نەتەوە یەکگرتووەکان و یەکێتی ئەوروپا داوای هاوکاری دارایی بۆ سووریا دەکەن بە مەبەستی دەستەبەرکردنی هاوکاری دارایی بۆ سووریا لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا کە 10 ساڵ لە ڕوبەڕووی جەنگ بووەتەوە. نەتەوە یەکگرتووەکان و یەکێتی ئەوروپا کۆنگرەیەکیان ساز کرد بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا. کۆنگرەی برۆکسل بۆ پشتیوانی سووریا لە ڕێگەی ڤیدیۆ ئەنجامدرا. تێیدا 50 وڵات و ڕێکخراوە ناحوکمیەکان و دامەزراوە داراییە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتووەکان بەشداریان تێدا کرد. لە ڕاگەیەندراوێکدا کە چەند دامەزراوەیەکی نەتەوە یەکگرتووەکان بڵاویان کردەوە ڕایان گەیاندووە کە وێڕای کاریگەریەکانی کۆرۆنا هاوڵاتیانی مەدەنی لە سووریا ڕوبەڕووی هەژاری و برسێتی و کۆچیش بوونەتەوە. ئامانجی کۆنگرەکە دەستخستنی زیاتر لە 10 ملیار دۆلار هاوکاریە کە 4 ملیار و 200 میلیۆن دۆلاری بۆ هاوکاری مرۆییە لە ناوخۆی سووریا و 5 ملیار و 800 میلیۆن دۆلاری بۆ پاڵپشتی پەنابەران و کۆمەڵگەکانە لە ناوچەکەدا. زۆرینەی پەنابەران کە لە 80% پەنابەرانن لە وڵاتانی دراوسەی سووریادان. ئەوەش بە بڕوای کۆنگرەکە گەورەترین قەیرانی پەنابەرانە، هەرچەندە ئەو وڵاتانە هاوکاری منداڵانی پەنابەر دەکەن بەوەی ڕێگەی خوێندنیان پێداون. لە مانگی حوزەیرانی ڕابردوودا کۆنگرەکە بە 5 ملیار و 500 میلیۆن دۆلار هاوکاری ئەو وڵاتەی کرد لە ساڵی 2020دا. کۆمیسیۆنی ئەوروپاش باز لە پابەندبوونی کۆمیسیۆنەکە دەکات بە 7 ملیار و 700 میلیۆن دۆلارەوە بۆ ساڵی 2021 کە یەکێتی ئەوروپا دەڵێت لە سەداسی ئەو ڕێژەیە لەلایەن وڵاتانی یەکێتیەکەیان تەرخان دەکرێت. با پێی ڕاگەاندراوێکی جۆسێپ بۆرێل بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا بڕیارە و کۆنگرەیە 2 ڕۆژ بخایەنێت و بە بەشداری ڕێکخراوە ناحوکمیەکان و وڵاتانی میوانداری پەنابەران گفتوگۆ بکرێت. ڕۆژی سێشەممەش کۆبوونەوەی گشتی ئەنجام بدرێت کە کۆی ئەو بڕەپارەیە ڕوون دەبێتەوە کە تەرخان دەکرێت بۆ یارمەتیدانی سووریا. لەلایەکی دیکەوە نوێنەرایەتی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاند کە تۆماس گرینفیلد سەرۆکایەتی وەفدی ئەمریکا دەکات بۆ بەشداری کۆنگرەکە و تاکیدیشی لەوە کردووەتەوە کە پابەند دەبێت بە هاوکاریکردنی گەلی سووریاوە بە یارمەتی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ کەمکردنەوەی ناسۆریەکانی ئەو گەلە. هەروەک جەختی لەوە کردووەتەوە کە وڵاتەکان گەورەترین پشکداری هاوکاریە مرۆییەکان دەبێت بە سووریا.